ئەمڕۆ ئێمە لە پایتەختی هەرێمی کوردستان کە 3 2024 یادی 32 ساڵی ڕێکخراوەکەمان کردەوە. لەو یادەدا پێشوازیمان لە ڕێکخراوەکان ئەندامان دۆست و لایەنگرانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کرد بۆ پتەوکردنەوەی پەیوەندیەکانمان لەگەڵ سەرجەم خوشکانی خۆمان و ئافرەتان لە کوردستان و لە کۆمەڵی دادگەری کوردستان. ئەمە یەک پلان و بەرنامەمان ئەوەیە کە لە داهاتوودا بە پێی پێویستی ئەم قۆناغا ئێمە پلان و پرۆژەکانمان داڕێژین. ئەمڕۆ قۆناغێکی زۆر گرنگ هەستیار و پڕ لە بەرپرسیارەتیە بۆ ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان، چونکە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان دروشمی پەروەردە خێزان پەرەپێدانی بەرز کردوێتەوە. ئەمڕۆ ئێمە پێویستمان بە پەروەردەیەکی ڕەسەنە لە سنووری شەریعەتی خۆی پەروەردگار و ئاشناکردنی ئافرەتان بە مافە شەرعیەکانی خۆیان. و ئەمڕۆ لە کوردستانە کۆمەڵێ دیاردە و فۆرمی نامۆڕووی لە کوردستان کردووە و بە دروشمی جۆرا و جۆر ئافرەتانیان لە ماڵ هێناوەتە دەرەوە، بەڵام تووشی کارەساتیان کردووە. ئێمە ئەمانەوێت ئافرەتان هۆشیار بن و بزانن لەکوێدا ئەتوانن و بە چ بەرنامەیەک ئەتوانن مافە شەرعیەکانی خۆیان بەدەست بێنن. ئێمە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ڕوبەڕووی هەموو ئەو هەوڵانە ئەبینەوە کە ڕووی لە کۆمەڵگەی کوردی کردووە بۆ تێکدانی پەروەردەی ڕەسەن و بۆ تێکدانی شیرازەی خێزان. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان پاراستن و قەڵغانی پاراستنی بەها باڵاکانی کۆمەڵگەی کوردەواری و پەروەردەی ڕەسەنە لە ژێر سێبەری شەریعەت و بەرنامەی خۆی پەروەردگار. دیارە ئێمە ئەمڕۆ سەردانی ڕێکخراوی خوشکانی کۆمەڵمان کرد لە سۆنگەی ئەوە کە 32 ساڵە ئەم ڕێکخراوە دامەزراوە وەکو تەقدیرێک، وەکو بەرز نرخانی کار و چالاکیەکانی ئەو ڕێکخراوە بەڕێزە. دیارە کۆمەڵ ئیحتیمامێکی زۆر بە ئافرەتان دەدا بە شێوەیەکی فەرمی بگرە هەر لە ئەنجومەنی باڵا هەتا هەموو ئاستەکان ئەندامیان هەیە و حەقی خۆ کاندیدکردنیان هەیە. دیارە بەڕاستی ڕێکخراوێکی چالاکیشن، زوهدێکی زۆر بە خەرز دەدەن، ڕۆڵێکی کاریگەریان هەیە لە پەروەردە و ئاراستەکردنی شەریحەی ئافرەتان بە ئەرچی خۆیان تا ڕادەیەکی زۆر هەستاون. لە سۆنگەی ئەوە کە ئیسلام وەکو بەرنامەی ژیان باسی مافی ئافرەتان دەکا، ئەگەر تەماشای کۆمەڵێک ئاەت و ئەحادیث بکەین باسی دەور و ڕۆڵی مافی ئافرەت دەکاتن کە بتوانی ممارەسەی چالاکی و نەشات و قودرەتی خۆی بکاتن. بەڵام بە پێچەوانەوە هەندێک ئایدیا و ئایدیۆلۆژیا هەن کە باسی مافی ئافرەت دەکەن زیاتر بە ڕووکەشە، یعنی زیاتر وەکو چاواشەکردن و دیمۆگۆژکردن بەکاریان دێنن. بەڵام ئەوەی ئیسلام حەقیقەتە ئەو پەڕی ڕێزی لە ژن لە ئافرەت ناوە و بە پێی کۆمەڵێک یاسا و ڕێسا و قەواعیدیش مەجالی کارکردنی پێداوە لە هەموو ئاست و ناوەندەکە. پێش کۆنگرێژ کە خوشکان هەڕۆڵی کاریگەری خۆیان هەبوو لە حیزبدا و دوای کۆنگرێژ تەنانەت بەشداری کۆنگرێژ ئەتوانین بڵین بە ڕێژێکی بەرچاو لە خوشکانمان هەبووە و دوای کۆنگرێژ سوپان بۆ خۆی گەورە کە دەبینین چۆن لە قورئانی پیرۆزدا باسی خوشکان کراوە. کۆمەڵی دادگەریش بە هەمان شێوە بەو گڕوتینەوە خوشکانی بەرەو پێش ڕۆشتە و قۆناغ بە قۆناغ دەبینین خوشکان لە کۆمەڵی دادگەری و لە خوشکانی کۆمەڵی دادگەریدا دەبینین وجدیان زیاترە و هەرچەندە خوشکان ئەرکیان زۆرترە بەڕاستی ئەگەر ببینین بینە سەر واقعی دەبینین خوشکانی ئێمە لە ماڵەوە ئەرکوماندبوونیان هەیە، ماڵیان هەیە، مناڵیان هەیە. بەڵام سوپاس بەخوای گەورەیانی دینەکە وای لێکردوونە کە بتوان تەوازنێ بکەن هەم لە ماڵەوەیاندا هەم لە کاری خوشکان و ئیسلامیشدا کە سوپاس بەخوا گەورە ئەمە جێگەی ڕێز و تەقدیرە بۆ خوشکانی کۆمەڵی دادگەری. دەبینکەوە خوشکان بە گروتینێکەوانە دێن بۆ پێشوازی لە پیرۆزباییکردن لە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کە ئەمەش خۆی جێگەی دەستخۆشیە بۆ ئێمە چ بۆ خوشکان کە لەم کارەدا بەردەوامی ئینشاڵڵە بە هیوای ئەوەی کەوە ساڵی ئایندە بتوانین
زیاتر و زیاتر بەرەو پێش بچین. پیرۆز بێ ساڵیادی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بەڕاستی ئەوەی جێ دڵخۆشیە ڕێکخراوێکە پڕێتی لە وزە لە تاقە و چاڵاکی جۆرا و جۆریان هەیە و ئەوەی زیاتر من ئەمڕۆ تەرکیزم کرد لە پێشوازی و لە ساڵیادی ئەم ڕێکخراوەیان زۆرترین توێژی گەنج تەواجود و بوونی هەیە جیاواز لە ڕێکخراوەکانی دیکەی ئافرەتان کە دەبینی بەشێکی ئافرەتە بە ساڵاتچوەکان لە ناو کار و چاڵاکیەکان بەشدارن بەڵام لێرە هەم خەڵکی بە ئەزمون بیندرا هەم خەڵکی گەنج و تازە پێگەیشتوش دیسان بەڕاستی چاڵاکیەکانیان تەرکیزیان لەسەر چەند بابەتی جۆری و چەندی تایبەت بە چاڵاکیەکانی خۆیان کردیە و پرۆژەکانی داهاتووی کۆمەلگایان بەشێکی گرتوتە ئەستۆی خۆیان و لە هەندێک بابەتی پەروەردەیی خولەکانیان و چاوێت جێرانەوە بە سیستەمەکانی کایە و وڵات جێی دەستخۆشیە. Ici,